إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. برابر رزقانم أو نوجيك إسلام قريكيتي كجوري سياميتي أو نوجيك براسي معراجيك واتا وكو معراجكي في غمر صلى الله عليه وسلم كلا شوي إسراء ومعراجا في غمري خوا برزي كرده وبو آسمان ولوي بينش فرزي نوجكاني لسر فرز كر نوج معراجي إيمان دارا بينش فرزة إنسان برزكاته وبولاي خواي پروردگار پێنج فەرزە ئەم ئینسانەکە ئەچێتە سەر بەرماڵەکەی یا لە ناو مزگەوتەکەی ئەوەستێ هەستەکە بەرەبەرە بەرز ئەبێتەوە بەو نوێژەی بەرەولای خوای پەروەردگار بەرز ئەبێتەوە ڕوحی بەرز ئەبێتەوە ئەو نوێژە نوێژێکە هەستی ئینسانەکان ئەجوولێنێ نوێژەکە وا بە ئینسان ئەکا بەڕاستی ئینسان ئەگۆڕێ ئینسان ئەکا بە ئینسانێکی تر ئەو کاتە هەرچی هەموو خەفەت و مشاكل و کێشەکانی دنیا هەیە هەموو لەبیر ئەکا بەڵکو ئەو نوێژەیەکە لە ڕاستیە ئینسان ئەباتە دنیایەکی تر لە دنیایی دەریەکا لە ناو ئەم هەموو کێشە و مەشاکلی دنیا دەریەکا و ئەی بەرزێکات و ئەوەیە کە خوا ئەیەوێ ئەو نوێژەیە کە نوێژی ڕوحیە کە نوێژێکە جەستە و ڕوح تێکەڵنتیایە کە کاتێ ئینسان ئەوەستێ لە بەردەمی خوایە هەستەکە لە بەردەمی خوایە وەستاوە هەستەکە بەڕاستی خوای تەعالا ئەو ئەبینێ و ئەبیش خوا ئەبینێ کاتێ ڕکوع و سوجود ئەبا هەستەکە بۆ خوا ئەیبا هەست ناکا بۆ دیوارەکە ئەیبا هەست ناکا تەنها حەرەکاتێکی وەرزشیانەیە و جوولەیەکی حەرەکاتێکی ڕاضی و جوولەیەکی وەرزشیانەیە هەست ناکا بەوە بەڵکو هەستەکە کە لە بەردەم خوایە ئەم سوجدەیە ئەم ڕکوعە بۆ خوای گەورە ئەیبا بۆیە ئەو کەسە بەڕاستی دوای نوێژەکە هەست بە ئیسراحەتێکەکە عەجیب ئەبێتە ئینسانێکی کە ئەبێتە مرۆڤێکی تر ژیانی ئەگۆڕێ ئەگەر هەڵەیەکی کردووە پێش نوێژەکە لەو نوێژەکە بۆ ئەم نوێژەکە هەوڵەدا هەڵەکانی خۆی چاک بکاتەوە ئەمەیە پێغەمبەران بۆی نێرراون ئەمەیە کە هەرچی پێغەمبەر هەیە هاتووە ئەمری کردووە بە نوێژ ئەمەیە کەوای کردووە نوێژ فەرقی بینی کافر و مسلمان بێ ئەمەیە کەوا نوێژی وا پێ کردووە ئەو مەکانەتە گەورەیەی پێداوە لە ئیسلامە کە کردوێتە کۆڵەکەی دینی ئیسلام چونکە بەوەیە فەرقی بینی نوێژگەری ڕاستەقینە و نوێژگەری درۆینەیان ئەوانەی وان نوێژ ناکەن فەرقەکەیان دیارە ئەوەیە وای بە پێغەمبەری خۆشەویستمان کرد صلی الله علیه وسلم هەر کاتێ زۆر غەمبار بوو زۆر بێتاقەت بوو پەنای ئەبردە بەر نوێژ ئەمەیە کە وای ئەکرد بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی فەرموو بیلبیلەی چاوەکانی من وجوعلت قرة عینی فی الصلاة ئەی فەرموو بیلبیلەی چاوەکانی من نوێژە ئەمەیە کە وای ئەکرد پێغەمبەری خوا بە بیلال ئەی فەرموو قم يا بلال أريحنا بالصلاة بلال هەڵسە بە نوێژەکان ئیسراحەتمان پێ بدە نوێژێک بێ کە خۆراکی دڵان بێ نوێژێک بێ زایی گیان بێ نوێژێک بێ مناجات و دوعا بێ لە بین خۆت و خوایە نوێژێک بێ حەست بە خضوع بکەی حەست بە تەسلیم بوون بکەی بە ملکەچی بکەی بۆ خوای پەروەردگار نوێژێک بێ فرمێسک لە چاوەکانت بێنێتە خوارەوە نوێژێک بێت کاتێک پەنای پێ ئەبەی هەموو شتەکانت لەبیر بباتەوە ئەو نوێژە ئاوای بەو ئینسانانە کردووە ئاوا ژیانیان گۆڕاوە هەستیان کردووە کە لەگەڵ خوایان مباشر ئیتصال سەڵات یعنی ئیتصال لە بینی خۆت و خوا پەیوەندی ئەو کەسانەی کە نوێژێکی وایان نییە کە گیانی تیابێ هیچ پەیوەندیەکیان لەگەڵ خوایان نییە بۆیە سەیرەکەی نوێژەکە هیچ تەئسیرێکیان تێ ناکە هیچ لە خەم و پەژارەکانیان کەم ناکە هیچ خەفەتەکانیان لا نابە بەڵام ئەو نوێژەی کە ڕوح و گیانە سەیرەکەی ئینسانەکان بەو نوێژە ئیسراحەتەکەن لە کاتی موسیبەت و مشکلەکانە بەو نوێژە گیانیان تێتۆ بەر کاتێکەوە گیانیان ماندوو ئەبێ شەکەت ئەبێ ئەڕواتە حاڵەتی مردن بەڵام ئەو نوێژە وایان پێکات جارێکی تر گیانی تێتەوە
گیانی ئەکاتۆ بەر نوێژێک بێ کە ئینسان کاتێ سوجدە بۆ خوا ئەبا یا ڕکوع بۆ خوا ئەبا هەستکا لە بەرامبەر خوایەکا وەستاوە زۆر عەزیمە ئەم مرۆڤێکی زۆر بچووکە هەر دیار نییە لە بچووکیە واللهی هەموو ئاسمانەکان هەمووی زەڕەیەکن لە چاوی عەزەمەتی خوا ئەو کاتە ئینسان کاتی ئاوا ئەوەستی هەستەکە زۆر بچووکە بۆیە دوای نوێژەکە تەکەببر وەسەر ئەما ناکە فیز بەسەر ئەوە ناکە پارەی ئەو ناخوا زوڵم لە ئەو ناکە زینا ناکە ڕەشوە نادا فەساد ناکە خراپە ناکە ئەو ئینسانە دێتە خۆیان محاسبەی خۆی ئەکا بۆیە نوێژەکە وای پێ ئەکا کە ئیتر زمانی نایە غەیبەتی مسلمان بکات زمانی نایە تەعدا لە خەڵک بکات زمانی نایە بڵێ وەڵام من لە ئەو باشترم قەت ڕۆژێ لە ڕۆژان لە دڵیشەوە بیر لەوە ناکات و ئەم لە خەڵکی تر باشتر بێ بەڵکو دائیمەن هەستەکە ئەم لە خەڵکی تر کەمترە هەستەکە ئەم هیچ نییە لە چاو عەزەمەتی خوا بۆیە ئەمە ئینسانە گۆڕێ ئەمەیەوە کە ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکر بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ئەم پێنج فەرزە کە خوا فەرزی کردووە بە جوانی بە ڕێک و پێکی ئەنجامی بدا دەست نوێژەکەی بە جوانی بگرێ ڕکوع و سوجودەکەی بە جوانی بگرێ نوێژیەک بێ بیر نەکاتەوە وەم لاوە ولایە چونکە ئەوەی کە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون خاشعون سەلەف و پیاوچاکان وا لە یەکیان داوەتەوە کە ئینسان کە ئەچێتە ناو نوێژۆ چاوی سیر ئەم لاولا ناکە سیر ئاسمان ناکە سەیری شوێنی سوجدەکەی ئەکا ئەو ئینسانە پەلە ناکە لە ڕکوعا لە سوجودە بەڵکو لە کاتی سوجود و ڕکوعا بیر ئەکاتەوە بیر لەو زکرانە ئەکاتەوە کە ئەڵێ سبحانە ربی العظیم معنای چییە کاتی ئەڵێ سبحانە ربی الأعلا معنای چییە کاتی وەستاوە بەرامبەر خوای تەعالا حەزەکە زیاتر بوەستێ چاوی سیر ئەم لاولا ناکە بیر ناکاتەوە دا هەوڵ ئەدا داڵغەکان چۆن چاوی بەرەو ئەم لاولا ناچێ چاوی دڵیشی بۆ لای دوکانەکەی ناچێ بۆ لای سیارەکەی ناچێ بۆ لای ئەم لاولا ناچێ کاتێک کە تۆ چاوی سرت وەستا و سەیری شوێنی سوجدەکەی کرد بەرەبەرە هێواش هێواش چاوی دڵیشت تێتە شوێنی خۆی بۆیە ئەو نوێژە لە لای زۆر بەتامە زۆر بەلەزەتە ئەوەیە ئیمانداران سەرفرازن خوا ئەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون کام ئیمانداران الذين هم في صلاتهم خاشعون ئەو ئیماندارانن کە لە نوێژەکانیانە خوشوعیان هەیە خوشوع ئەوە معناکەیەتی سەیر ئیلاولا ناکەی چۆن دڵت چاوی سرت سیر ناکات چاوی دڵیشت هەوڵ ئەدەی بی وای پێ بکەی تەماشای ئەم لاولانەکە الله ئەکبەر هەندێک لە پیاوچاکان لە ناو نوێژا بوون لە ناو مزگەوتێک بووە لە ناو بازاڕە ئەو کاتە مزگەوت قوڕ بووە کۆنە بووە مزگەوتەکە لە کاتی نوێژی زوحایە بۆ لایە لە مزگەوتەکە دیوارەکەی ڕماوە ئیتر خەڵکی بازار دەنگەکەی زۆر بووە خەڵکی بازار هەموو تاویان داوە بزانن ئەوە چی ڕوویدا سەیریان کرد لایە لە مزگەوتەکە ڕووخاوە سەیریان کردووە مسلمی کوڕی یەسار یەکێک لە سەلەف و پیاوچاکان لەم لاوە خەریکی نوێژکردن بووە ئیتر دوای ئەوە پیرۆزبایان لێکردەیە ئەوەکو دڵیان خۆش بوو الحەمدولله کە تۆ لەم لاوە بووی لەو لاوە نەبووی کە دیوارەکە ڕماوەتی باسی چیەکەن بەخوا ئاگام لێی نەبوو الله ئەکبەر ئەوانە پێشینان و سەلەف ئەوانن کە دڵ لەگەڵ خوا بێ نەک شکل و سووەر و لاشە و ئەمانە و خۆفەرزکردن بەسەر خەڵکا و خەڵک بەکەم دانان و خۆ بەرز خستنەوە ئەو کەسانەی کە دائیمەن خەڵکیان پێکەمە و خۆیان پێبەرزە باوەڕ بکە براینە ئەوانە لای خوا قیمەتی باڵە مێشولەیەکیان نییە هەر هیچ نین ئەوانە خوا حەسابیان بۆ ناکە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء